پارسێ مانگی تو مچە بە خەڵک نەدەی یعنی ئەو پەری گوزەرانی خەڵک لە سەختیایە هەروەڵا کاکە خەڵک نەویستە ئەمانی خۆیان بە پرسیار نازانن بەرامبەر ئەم وەزعات هیچ خۆیان نەبە بە پرسیارە زانن نە معاناتی خەڵکە زانن لەبەرکە خۆیان باشن وەسییان چاکە خۆیان هەچیە بێ لە بندەستی خۆیان نایە ئەگەر ئەو موچێ فەرم لە بەغاوت مانگێکە هاتووە کاکە مانگێکە مانگی داهاتوو بۆ تەوزیعی ناکەی تو مانگی دە تەوزیع کردایە ئێستا من بارم سوکترە بوو 11 دەڕۆژی کا درەقی چێکە 12 ماوەیەتر درەقی چێکە بەڵام ئەمان هەمویان بیەکەوە ئاڕۆسکانووە لەبەر مەسلحەتی و مەسلحەتی خۆیانی تایە خۆمە ئەوە نیە بڵێ بەغا ناینێرێ کاکە ئەو چی ئەنێرێت و تەوزیعیکە ئەوەی مایەوقەی چێکە تو ناڵێ مڕۆکەمە بەغا دیارەمان حکومت نین ئەگە حکومت بن چۆن وابێ ئەی هەم داهاتی ناو خۆی چی دات وازم چێ بەخوای سەوەریێورم 1 دینارم بۆ نامێن توی دەمە قەرزا بەخوا بەو خوا کە نوێژی بۆکەینەوە شوزەی بۆەوەی هەموو دەیتەوە بەقەرز ئەرە بەو خوای 1,250 بۆ نامێنێتەوە هەموویت قەرز کردو ئەرە بەخوا ئەلعانی سەردەوری 2 ملیۆنم لایق هەر بۆ خورد و خۆراک و پێویستی ڕۆژانە قەرزت کردووە ئەرە بەخوا نەموو ئەی چی بکەم ئەی ڕوو بۆ کوێ بکەم ئەی قڕ بۆ کوێ بوو کەمە سەرمە خۆستاوە پارە نیێت کە پارە بە یاسە خەڵک تاوە بدە ڕۆشتەوە بۆ ماڵەوە کورە بە خەڵقی ڕابێرن برا بە ڕاستیەکە پێ ئەمە کوردەکەیتی وڵی جا خەتای ئێمەیە ئەگەر ئێمە ئارزۆمان لێبێ لاانە بین معناوە خەتای ئێمەیە یەک کەسێک گوناحی یەک حکومەتیش گوناحی نییە هەمووشیان پیاوی چاکن هەمویان ڕێک و پێکن بەس ئەو میلەتە نیە هەر هەمووی گوناحبارە ئەو با چاک بزانین